خوێندکاری پەیمانگای هانایە بۆ ڕاهێنان هاوشێوەی تەواوی خوێندکارانی ئاسایی توانا و بەهرەکانی خۆی خستۆتە ڕوو. گەیلانستار تەمەنی 20 ساڵە و خاوەن پێداویستی تایبەتە و بەشداری کردووە لەم پێشانگایەدا بەهرە و تواناکانی خۆی لە بواری دارتاشی و کۆمپیوتەر فێر بووە خستوێتێ ڕوو. ئیشی دارتاشی بووم دەرچوومە کۆمپیوتەر ترۆ دەستەکەمەوە بە دارتاشیەکە دیسان ئێستا شتێکی ئەمانم دروست کردووە شتێکەمە بۆ ڕفەیە بۆ هەڵواسینە بۆ تفحات و شتی تێکرێ بۆ هەڵواسی مۆمی تێکرێت و بۆ گوڵ و شت و شتی دێت ئەمە تریشان بۆ ئینجانە بێ بۆ کە دەیبنیت و ئینجانی لەسەردا بنیت ئەمە تریشان عینە شلۆک و وایە ڕفەیە وەڵام من خۆم حەزم لێ لەم شوێنە تاعینم بگەن بەڵێ خۆم حەزم لێ وەکوان بم بە مامۆستا وەکو ئەم شتانە هەر ئەوکوانە دووسکەمەوە دیسان بم بە دارتەشێکی لێ هاتوو. بەڕێوەبەری پەیمانگای هانا داوا دەکات هەلی تایبەت بۆ خوێندکارەکانیان بڕەخسێنرێت بۆ ئەوەی لە دوای دەرچوونیان برەوی زیاتر بەکارەکەیان بدەن. پەیمانگاکەمان بۆ شیاندنی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە لەسەر کار و پیشەیەک بۆ ئەوەی بتوانن پشت بە خۆیان بەستن نەبن بە بار بەسەر خێزان و بەسەر کۆمەڵگاوە تاکە کێشەکە هەمان بێ دوای پەیمانگایە دوای تاوبوونی پەیمانگا ئەم مناڵانە شوێنێک نییە کە کاری تیا بکەن بە شێوازێک یاساکان ڕێک نەخراوە کە مافی ئەوانیش نەفەوتێت. ئەو سوودمەندەی کێتە لای ئێمە بەپێی توانای و بەپێی توانای جەستەیی و مێشکی دوایەوەی کە لیژنەیەکی تایبەت دەیبینێت هەڵسەنگاندنی بۆکە و بەپێی تواناکەی لەو بەشەدا ئەنرێکە لەگەڵ یا ئەگونجێت. وەزیری کاروباری کۆمەڵایەتی دەڵێت لە هەرێمی کوردستان چەند پەیمانگایەکەیە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان بۆ ئەوەی ڕاهێنانیان پێ بکرێت. ئەم پەیمانگایانە دوو بڵێ ئەرکیان هەیە یەک مەسەلەی خوێندنە بەشی دووەمیشان مەسەلەی ڕاهێنان و فێرکردنی کاری دەستیە زیاتر لێرە لەم پەیمانگای کاری دەستی و ڕاهێنان و ئەوانەیەکرێت چکە تۆزێ بۆ خوێندن وەک پەیمانگاکانی نابینە و نابستان نییە ئێمە هەموو پاڵپشتێکمان کردوون بۆی تواناکانیان دەرخین فێری کاری دەستیان بکەین. ساڵانە چەندین خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت لە پەیمانگاکانی ڕاهێنان و شیاندنی خاوەن پێداویستی تایبەت بڕوانامە لە بوارەکانی ڕستن و چنین کاری دەستی و دارتاشی و وێنە کێشان و هونەری جۆرا و جۆر بەدەست دەهێنن بۆیە خوێندکارانیش داوا دەکەن لە دوای دەرچوونیان هاوکاری و پاڵپشتی بکرێن بۆ ئەوەی بتوانن برەوی زیاتر بەکار و پیشەکانیان بدەن. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.